لەگەڵ دکتۆر محەممەد تاالب شڕۆڤەکاری سیاسی کە لە ڕێگەی سکایپەوە میوانی کوردستان 24 گفتوگۆی زیاترەکەم. ئەم کاتتان باش دکتۆر محەممەد. پێش هەموو شتێک با بزانین لایەنە پۆزەتیڤەکانی تێکەڵکردنی حەشدی شعبی بە سوپاوە چییە و لایەنە نەرێنیەکانی تێکەڵکردنی حەشدی شعبی بە سوپا چییە؟ بەیانیتان باش بۆ تێکڕا تەواوی بینەرانی بەڕێز لەم کەناڵە ڕێزدارە. لە ڕاستیدا ئێستا ئێمە کە یادی 104 ساڵی سوپای عێراق دەکەینەوە هەندێک پێشبەچوون هەیە لە ناوچەکان گۆڕانکاری هەن لە ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لە ڕاستیدا ئاڵنگاری و ئاستەنگ و قەیگران هەن هەندێک ئەمان پێکراوە لەسەر سەوی، بەڵام ئەوەی پەیوەستە بەو پرسە داواکاری هەیە بۆ ئەوەی بتوانرێت پێکهاتەی حەشدی شەعبی بخزێنە نێوسپا هەرچەندە لەژێر فەرماندەی هەرچەکدارەکانە کە بەڕێز سوودان نییە. ئەو دامەزراوەیە پێویستە لە ڕاستیدا بەهۆی ئەو پێشهاتە هەرێمیانەی کە هەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو قەیرانە دووبارانە دەخوازێت پێویست دەکات یەک بەرە هەبێت لە هێزە ئەمنیەکان. لە ڕاستیشدا تێبینیمان کردووە لە کۆبوونەکانی سەرۆکوەزیران و هاوپەیمانان و ئیتاری تەنسیقیش تێبینی کراوە کە بتوانرێت ئەو کێشەیە چارەسەر بکرێت. پەیوەست بە حەشدی شەعبی پێمان ئێستا ئەوان کە لەژێر فەرماندەی سەرۆکوەزیرە محەممەد شیع سوودانین. لە ڕاستیش من پامم هەیە پامی خۆم ئەوەیە کە بۆ ئەوی وڵاتەکەمان پارێزراو بێت لەو کێشە هەرێمیانەی کە هەنوو زیان بە ژیانی هاو نیشتیمانیان و دامەزراوە ئەمنیەکان دەگەێنێت. ئیمڕۆ باس لە سوپای عێراق دەکەین کە سوپایەکی جەربەزە بووە و ئاهەنگە دەجێڕین. لە ڕاستیدا بە بۆچوونی حکوومەتی عێراق ئەوەیە هەمویان کۆبکاتەوە لەژێر چەتری دامەزراوەی ئەمنی عێراقی و سوپای عێراق. باش کەواتە ئەم هێزە لە 2016ەوە دامەزراوە وەکو حەشدی شەعبی و 9 ساڵە بە جیا لە سوپای عێراق پارێزگاری لە عێراق دەکەن. بەڵام شتێک هەیە لێرە ئەمان بە تایبەتی هێزێک بوون کە سەر بە لایەنە شیعەکان بوون. تێکەڵبوونی ئەم جۆرە چەکدارانە لەگەڵ سوپای عێراقا چ کاریگەریەکی لەسەر عێراقە بێت؟ مەبەستمەوەیە کە لەلایەن لایەنە شیعەکانەوە بوون هەر لە فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراقەوە پێت وایە کە تەواوی فەرمانەکان وەربگرن یاخود کێشە دروستە بێت لە وەرگرتنی فەرمانەکان؟ بڵێ ڕێک بەو شێوەیە کاتێک حەشدی شەعبی پێکێنرا ئەو کاتە بوو عێراق دووچاری هێرشی داعش بووە. بگورن ئەو کات حەشدی شەعبی دامەزرا لە پێناو پارێزگاریکردن لە عێراق. لەم دواییە تێبینی دەکرێت کە پێویستە حەشدی شەعبی خواستی شێ لە نێوان لە سیاسەکان و پێکهاتەکان لەم وڵاتە چ شیعە بێت سوننە بێت یاخود کورد کە کۆدەنجی هەیە بۆ ئەوەی پێکهاتەی حەشدی شەعبی لە چوارچێوەی هێزە ئەمنیەکان لە ژێر چەتری فەرماندەیی چەکدارەکان بێت. حەشدی شەعبی کە هەرچەندە لە چوارچێوەی ئەو چەترە ئەمنیەدایە بەڵام ئێستا لەو ڕوانگەی کە تێبینی دەکرێت بەهۆی ئەو کۆبوونەوە بەردەوامانەی هەن گۆڕانکاری هەرێمیەکان ئێستا هەست دەکرێت ئەو دۆسیەیە دیسان قسەی لەسەر بکرێتەوە. ئێستا چوارچێوەی هاوئاهەنگی ئیتاری تەنسیقی کار لەسەر ئەو پرسە دەکات. حکوومەتی عێراق ڕژدە پێداگرە بۆ ئەوەی ئەم وڵاتە بەرەو کەناری ئارامی ببات ڕێگری بکات لەو کێشە مەزن ئەمنیانەی کە هەنوو کەڵەکە بوون لە عێراق دەکرێت ڕوو بدەن
ڕۆژانە ڕوودەدەن باش بۆ ئەوەی عراق لەو باڵنگاری هەرێمیانە ڕزگار ببێت ئەمە پێویستە ئەنجام بدرێت لە ڕاستیدا پێم وایە بە پێی چاودێری خۆم لەو بزاوت و هەموو شۆز دەبلوماسیی کە هەیە ئێستا تەواو دامەزراوەی حەشدی شەعبی لە چوارچێوەی سوپا دەبێت تێکەڵ دەکرێت بە سوپای عێراق و دامەزراوە ئەمنیەکان ئەمە وەکو دامەزراوێکی ئەمنیش بێت بەڵام گۆڕانکاریەک لە شێوازی کارکردنیان دەبێت و دەکەونە ژێر جڵە و چەتری سوپای عێراق وێڕای ئەوەش لە ژێر فەرماندەی چەکدارەکان دەبن بۆ ئەوەی ئەو کێشە و ئاڵنگاریانەی هەرێمەکە دوور بخرێنەوە. باشە پێتان وایە کە چوونی حەشدی شەعبی بۆ ناو سوپای عێراق ئینتیمای بۆ عێراق بێت؟ بەڵێ لە ڕاستیدا کاتە دامەزراوەیەکی ئەمنی لە دەستور لە یاساکانیش ئاماژەی پێدراوە کاتێک هێزەکان بێک دەرچێندرێن لە پێناو بەرگریکردن لە عێراق پرسەکە پرسێکی نیشتیمانی پرسی ئەم نیشتیمانەیە بۆ پارێزگاریکردن لێ بۆیە خوازیارین ڕزەکان یەک بخرێن هێزەکان یەک بخرێن عێراق بەهێز بێت بە دامەزراوە ئەمنیەکانی خۆی سوپای عێراقی بێت حەشدی شەعبی بێت یاخۆ تەواوی هێزە عێراقیەکان تەواوی سەکدارەکانی عێراق لە ڕوانگەی منەوە خوازیارین ئەو جۆرە ئاشتەوەی ئاوێتە بوونە ڕوو بدات لە پێناو دوورخستنەوەی وڵات لەو گێژەڵوکەون ئارامیە هەیە لە ڕووی ئابووری و ئەمنیشەوە عێراق زۆر ئازاری چەشتووە لە ساڵانی ڕابردوو بەهۆی ئەو قەیران و جەنگە بەردەوامانی هەبوون وڵاتەکە دواکەوتووە لە پێشکەوتنی بخۆیەوە نەبینەوە لەڕاستیدا پێمان وایە زۆر چێبڕچێک هەیە بۆ ئەوەی ئەو پرسە تێپەڕێندرێت ئێمەش دەبینین گۆڕەکاری هەرێمیەکان بەردەوامن نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ کە ڕوودەدات و دەگۆڕدرێت قابلی گۆڕانە پێشم وایە لە چوارچێوەی چاودێرەکانی خۆم لەو ڕووداوانە دەوڵەتی سەرۆکوەزیران پێداگرە بۆ ئەوەی ئەو هێزانە بێکەوە بلچێنێت لە سوپای عێراقدا. باشە دکتۆر تا چەند تێکەڵبوونی حەشدی شەعبی بە سوپای عێراقەوە لە قازانجی عێراقە لە کاتێکدا دەزانین کە داوای لەلایەن با بڵین زیاتر ئەمریکاوە و هێزەکانی هاوپەیمانان داوای دانانی چەکیان لە حەشدی شەعبی ئەکرد تا چەند ئەمە لە قازانجی عێراقە کە بە جۆرێک چۆنەڵۆکو حیلەیەکە کە هەم چەکیان پێداانرێت لە شکڵێکی تر و تێکەڵ بە سوپا ئەکرێت تا چەند لە قازانجی عێراق شکێتەوە ئەمە لە ڕووی نێودەوڵەتیەوە. لە ڕاستی بەرلەوەی لە میوانی ئێوە بم باس لەوە کراوە هەندێک ڕزکردەکان لە چوارچێوەی هەمانچی کۆبوونەوەیان هەبووە لە ئیتارە تەنسیقی و حکوومەتی عێراقیش جۆرێک باس لەو پرسە کراوە کە ئێمە باسی دەکەین لە کۆبوونەوەکە ئێستا دامەزراوەی حەشدی شەعبی لە شێر فەرمانڕەوایی فەرماندەی سەکدارەکان و سەرۆکوەزیراندایە و بەشێکە لە ڕژێم و نظام و ئەنزومەی بەرگری عێراق پێشم وایە کە ئەو جۆرە لێدوانێکە هەبوون جۆرە هاوڕایی و بە کۆدەنجێک هەیە بۆ ئەوەی هێزەکە بەو شێوەیە مامەڵە بکات لە ژێر چەتری سوپای عێراق بەشێکی دیکەش وای دەبینن کە حەشدی شەعبی پێکهاتەیەکی فەرمیە لە چەتری سەرۆکوەزیرانیش بێت ڕۆڵی زۆری هەبووە لە بەرگریکردن لە عێراق و جەنگان لە دژی داعش وەکو بەدەر دەکەوێت بە ڕوانینی من بە شکاری من کۆدەنجی هەیە بۆ یەخستنی تەواوی هێزە عێراقیەکان لە ناو سوپای عێراقدا خوازیارین کە ڕیزەکان یەک بخرێن ئەو ڕوانگەیە بەردەوامی پێ بدرێت وڵاتەکە جارێکی دیکە
نەبێتە بەرپێی ئەو گێژەڵوک و بەرێکەوتنە هەرێمیانیەی دوایی و عراقی زۆر ئازاریان لە ماوەی ساڵانی ڕابردوو چەشتووە دەستەم و ئاوارەیی و ئەستەنگەکانی ژیان ئەمە خواستی گۆڕپان و شەقامی عراقیە کۆدەنجی هەیە خواست هەیە داوا هەیە هیوا هەیە کە سەرۆکۆسیران ئەو وڵاتە بگەڕێنێتە کەنارێکی ئارام و لەلایەنی سەربازیشەوە و پرسە چارەسەر بکرێت بۆ ئەوەی ڕێگە بەڕووی ئەو ئاستەنگانە دابخرێت کە دێنە بەردەم عێراق. بەڵێ سپاس دەکەین دکتۆر محەممەد تاالب شرۆڤەکاری سیاسی لەگەڵمان میوان بووی.